خۆپیشاندان و ناڕەزاییەکانی هیندستان بەردەوامن دوای ڕێگریکردن لاپۆشینی حیجاب لەلایەن قوتابیە موسڵمانەکان لەناو هۆڵەکانی خوێندن. حکوومەتی ویلایەتی کاراناتاکای هیندستانیش بۆ هۆیەوە دەرگای قوتابخانە باڵەکانی داخست و زۆرینەی دامەزراوە حکوومیەکانیش پاڵپشتی هەڵوێستی قوتابخانەکە دەکەن لا دژی قوتابیە باڵەپۆشەکان. دوای ئەوەی 6 کچە قوتابی موسڵمان لە یەکێک لا قوتابخانە حکوومیە باڵەکانی هیندستان لە ناوچەی ئودوبی ویلایەتی کاراناتاکە ڕێگریان لێکرا بە حیجابەوە بچنە ناو پۆلەکانی خوێندن، ئەو قوتابیانە ناڕەزاییان دەربڕی و ئەمەش کاردانەوەی لێکەوتە و لە ئێستاشدا کێشەکە لە دادگای باڵای ویلایەتەکەیە بۆ دەرکردنی بڕیارێکی کۆتایی لەو بارەیەوە. ئەمەش دوای ئەو ناڕەزاییانە دێت کە ناوخۆی هیندستان و جیهان بەخۆیانەوە بینی لەبارەی قەدەغەکردنی مافی پۆشینی جلوبەرگ لەلایەن بەشێک لە قوتابیەکانەوە. لاگرتەیەکی ڤیدیۆیشدا کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە کچێکی موسڵمان لە قوتابخانەیەکی شاری مندایە لا ویلایەتی کاراناتاکە بە پۆشاکی ئیسلامیەوە لە نێو ئاپۆڕای لایەنگرانی هیندۆسەکاندا دەچێتە ناو قوتابخانەکەی. لە کاتێکدا دەیان لایەنگری هیندۆسی هەوڵ دەدەن پەلاماری بدەن و باوتنەوەی دروشمی هیندۆسی ڕوبەڕووی دەبنەوە، ئەویش باوتنەوەی ئەڵڵاهو ئەکبەر وەڵامیان دەداتەوە. هاوکات وەزیری خوێندنی ویلایەتی کاراناتاکە پاڵپشتی خۆی بۆ هەنگاوەکەی ئەو قوتابخانەیە دەربڕیوە بە ڕێگریکردن لا هێمە ئاینیەکان و لە ئێستاشدا کێشەکە بەرەو ئاڵۆزی زیاتر دەڕوات. بەشێک لا قوتابیە هیندۆسەکان وەک دژایەتیەک بۆ قوتابیە موسڵمانەکان ملپێکی پرتەقاڵی دەپۆشن کە پۆشاکی تایبەت با شوێنکەوتوانی ئاینی هیندۆسە و ئەمەش مەترسی ڕوبەڕووبوونەوە و دڵەڕاوکێی لای کەمینەی موسڵمانان دروست کردووە لا بەرامبەر کاردانەوەی هیندۆسەکان و مەترسی ڕوبەڕووبوونەوەیان لەگەڵ قوتابیە موسڵمانەکان. بەرپرسانی ویلایەتەکە بڕیاریاندا دەرگای قوتابخانەکان دابخەن. وەک کاردانەوەیەک بۆ قەدەغەکردنی حیجاب لە قوتابخانەکانی هیندستان، مەلا یوسف زای چالاکوان و خاوەنی خەڵاتی نۆبڵی ئاشتی پشتیوانی خۆی بۆ قوتابیە موسڵمانەکان دەربڕی و لا تویتێکدا ڕایگەیاند قەدەغەکردنی باڵاپۆشی لە قوتابخانەکان کارێکی تۆقێنەرە. هەر لەو بارەیەوە ڕێکخراوی هیومان ڕایتس وۆچ ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە کە دەڵێت قەدەغەی پۆشینی حیجاب پێشێلکردنی یاسای نێودەوڵەتی مافەکانی مرۆڤە لەلایەن هیندستانەوە کە ڕێگەی داوە بە ئازادی دەربڕینی بیرروباوەڕی ئاینی تاکەکان و ئازادی فێربوون بەبێ جیاکاری. هیومان ڕایتس وۆچ لە ڕاگەیەنراوەکەیدا ڕوونی کردوێتەوە قەدەغەکردنی پۆشینی حیجاب هەوڵێکی نوێی دەسەڵاتدارانی هیندستانە بۆ زیاتر پشتگوێخستنی موسڵمانان. بۆ پێی لەسەر ئاستی ویلایەتەکان چەندین یاسا و سیاست گیراونەتە بەر کە دژی کەمینە ئاینیەکان و کۆمەڵگە لاوازەکان بە تایبەتیش موسڵمانانن. لا کۆتایی ساڵی ڕابردووشدا نەتەوە پەرستە هیندۆسەکان کۆنگرێکی ئاینیان بەڕێوە برد کاتێدا بە ئاشکرا داوای کوشتنی موسڵمانانیان کرد. سەرۆک وەزیرانی هیندستانیش پشتیوانی خۆی بۆ ئەو پاسەوانە هیندۆسانە دەربڕی کە لە ویلایەتی هاریانە داوایان دەکرد ڕێگا نەدرێت موسڵمانان لا شوێنە گشتیەکاندا نوێژ ئەنجام بدەن. پێشتری چەندین دامەزراوی فێرکردنی حکومی ڕێگریان لە کچە موسڵمانەکان کردووە کە حیجابی ئیسلامی بپۆشن و حکوومەتی ویلایەتەکە کە لەلایەن پارتی بەهاراتە جاناتای نەتەوەپەرستی هیندۆسیەوە بەڕێوە دەبرێت پاڵپشتی ئەم هەوڵانەی کردووە. بەپێی هەواڵێکی ئاژانسی فرانس پرێس ئەو قەیرانەی لا ویلایەتی کاراناتاکەوە سەری هەڵداوە ترسی لای موسڵمانە کەمینەکان دروست کردووە بەوەی لە سایە حکوومەتێکی هیندۆسی نەتەوەییدا ڕوبەڕووی چەوسانەوەی زیاتر ببنەوە.